سڵاتان لە بێوەم کاتتان باش بەڕێزان لە ئەڵقەی شتری بەرنامەی ئەڤڕۆ لە کەناڵی ئاسمانی ڕێگا لەگەڵتانین. ڕۆڵی تورکیا لە ناوچەکەدایان بەو تێگەیشتنەی کە زۆر جار خۆیان باسییان دەکەن ڕۆڵی تورکیای نوێ لە ناوچەکەدا چییە؟ بە لەبەر چاوگرتنی دوایین سەردانی سەرۆکوەزیرانی ئەو وڵاتە ئەحمەد داود ئۆغڵو ئەو هاتنە پێشەوەی بارودۆخی تازە لە ناوچەکە بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە زوو گۆڕانکاری لەم ناوچەیە ڕووددا ڕۆڵی وڵاتان بە تایبەتی لە دوایین گۆڕانکاری هاتنە پێشی دەوڵەتی خەلافەی ئیسلامی داعش و هەڵوێستی وڵاتانی دەوروبەر بۆتە جێگای هەڵوەسە لەسەرکردن بە تایبەتی هەڵوێستی دەوڵەتی تورکیا لەبارەی دژایەتیکردن یان هاوکاریکردنی ئەو ڕێکخراوە جێگای هەڵوەسە لەسەرکردنە. دوایین سەردانی سەرۆکوەزیرانی ئەو وڵاتە بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان جێگای پرسیارە بەوەی کە ئایا تورکیا مەبەستی چییە و دەیەوێت تا چه ئاستێک هاوکاری هەرێمی کوردستان و عێراق بکە لە شەڕی دژ بە تیرۆردا؟ ئایا پەیوەندیەکانی هەرێم و تورکیا لەگەڵ عێراق دەچێتە چ قۆناغێکی تر؟ ئایا ئەو ڕۆڵی تورکیا دەیەوێت ببینێت لە ناوچەکەدا چیە؟ ئایا سەردانەکەی سەرۆکوەزیرانی تورکیا بۆ عێراق و هەرێم بەمانای بەشداریکردنی فعلی و ئەکتیڤی ئەم وڵاتەیە لە شەڕی دژ بە تیرۆردا؟ بۆچی تورکیا بەشداری شەڕی دژ بە داعش ناکات یا بەمەرج دەیەوێت بەشداری ئەم شەڕە بکە؟ دوورکەوتنەوەی ئەوەی ئێستا دەبیندرێت تورکیا لە ڕۆژئاوا و ڕۆڵبینی زیاتر لە ڕۆژهەڵاتدا چه ئاماژەیەکە بۆ گۆڕانکاری لە استراتیژیەتی ئەم وڵاتە؟ تاوتوێ ئەم بابەت دەکەین بە بەشداری هەریەک لە بەڕێزان ئادەم دەمیر بەڕێوەبەری ئاژانسی ئەنادۆل لە عێراق ڕاستەوخۆ لە سوودەکانمانە و هەروە حەسەن جودی ڕۆژنامەوان جەنابیشان لە سوودەکانیمان لە شاری سلێمانیەوە لەگەڵمانن. سرەتا بە خێراتنی میوانانم دەکەم ئەم کات تاماش خێر هەندار کاک ئادەم لەمە دەست پێ دەکەم بە تێگەیشتنی ئێوە سەردانەکەی سەرۆکوەزیرانی تورکیا بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان لەم بارودۆخی ئێستا بۆ چ مەبەستێکە؟ مامهستی تورکیە و ڕۆژهەڵاتە ناویندا و عێراق و تێکیلی عێراقی تورکیەدا مامەستی تورکیە ئەوە کە ڕۆڵەکە ستراتژیک وێدرێ بمەشینە. سەبەبی ویژی گەلەکن سەبەبی سەرەتایی سیاسیە، یە دوێم ئابووریە، هێسیام کولتوریە و چەندیە. چونکی تورکیا و عێراق جیناری هەبن هەردوو هەڵق یعنی هەم کورد و تورک عەرەب سەرەتای حتانی نەها بە چاوێکی بەراتەی هەفدیتنە. تورکیەژی جار جارنا سیاسەتە خارجی تێگواردن لێ ئەو 12 ساڵە سیاسەتە تورکیە ji بۆی عێراقی بەر بە ئارامی چە ئارامیە عێراقی ئارامیە ji بۆی تورکیەژی ئارامیە تورکیەژی ji بۆی عێراقیژی ئارامە هەردوو دەوڵەتەداژی هەکە تشتێکی ێریشی تەرۆریستی وەرنەکردن هەردوو دەوڵەتژی زرار دەبینن. میسال وەک نمونە ئێستا داعش گروپێکی تەرۆریست دێ خۆیان هەم دەوڵەتە تورکی هەم هەڵقی تورکیە وەسا دەبینن لێرە تشتێکی دەنێ دەبینن ینی رەخنە دەنە سەر تورکیە دەبن تورکیا دەوڵەتە ئیسلامی ئەوەی داعش گروپێکی تەرۆریست نابینە و پشتگیرینە. ئەوژێ یعنی سەردانە سەرۆکوەزیری تورکیە بۆی وێ مەساژێ بگۆڕینە. بە تێگەیشتنی ئەوە هاتنی داود ئۆغڵۆ بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان بەمانایی بەشداریکردنی فعلی تورکیا لە شەڕی دژ بە داعش؟ بەڵێ گەلێک نمونەوی هەنە ینی نمونەی یەکەم حتەری نەها دیار نەببوو لێ دونێ دیار بوو سەرۆکوەزیری تورکیە چوو دیانە قامپێکی پێشمەرگە هەیە بۆی پەروەردە مەشکێ چەکان دەمەشینن و گروپێکی سەربازی تورکیە ئێستا لە تورکی دەبن قوماندۆ ئەوێ هێزێ تایبەتن لە دیالانە پێشمەرگە پەروەردەی چەکی نو دکن. زۆر باش کاک حەسەن جودی سڵاو لە جەنابیشتان. خوێندنەوەی ئێوە بۆ سەردانەکەی داود ئۆغڵۆ لەم بارودۆخەی ئێستا بە تێگەیشتنی ئێوە ئەم ڕۆڵەی ئێستا تورکیا دەیەوێت لەم هەڵ و مەرجە تازەیە ببینێت چ ڕۆڵێکە؟ ئایا سەردانەکەی ئەو بۆ عێراق و هەرێم دەتوانین وان نایبینێن کە تورکیا دەیەوێت بە جددی شەڕی تیرۆریستانی دەوڵەتی خەلافەی ئیسلامی بکە؟ سڵاو ڕێز بۆ ئێوە. ڕاستی تورکیا بۆ خۆی لە نێو گەمەیەکی مەترسیداردایە سیاسەتێکی زۆر مەترسیدار هەم لە بەرامبەر عێراق هەم لە بەرامبەر گەلی کورد هەم لە
ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەڕێوە دەبات ئەو سیاسەتە مەترسیدارەی لەوەدایە کە مەترسیداربوونی سیاسەتی تورکیا لەوەدایە کە سەرپەرشتی و هاوکاریکردنێکی زۆر و بەرفراوانی ترسناکترین ڕێکخراوی تیرۆریستی دەکات لە جیهاندا کە داعشە هەم سەرپەرشتی ئیدارەکردنی دەکات کە لە ڕێگەی تورکیا دایرەیەکی هەیە بەناوی دایرەی شەڕی تایبەت لە ڕێگەی ئەم دایرەیەوە ڕاستەوخۆ سەرپەرشتی کارەکانی داعش دەکات لە عێراق و لە سووریا هەمیش لەلایەکی دیکەوە لە بەرامبەر گەلی کورد لە بەرامبەر تێکۆشانی گەلی کورد لە چ لە باشووری کوردستان چ لە ڕۆژاوای کوردستان لە نێو یاریەکی مەترسیداردایە ڕۆڵی تورکیا گرنگ بوو لە داگیرکردنی مووسڵ و گەلێک شوێنی دیکەی عێراق پشتیوانی و هاوکاری و سەرپەرشتیەکی بەرفراوانی کرد بۆ چەکدارە چەتەکانی داعش تەبان دوای ئەوەی کە سیاسەتی تورکیا لە سووریا و لە عێراقدا شکستی هێنا هاتنی داود ئۆغڵو بۆ عێراق بە تایبەتی بوو ئەوەیە کە دەیەوێت ئەو مەساجە بسڕێتەوە کە ئەوە تورکیا نەبوو هاوکاری داعشی کرد ئەوە تورکیا نەبوو سەرپەرشتی گرتنی مووسڵی کرد لە کونسڵخانەکەی خۆیەوە ئەمە ئەوە دەوێت ئەو مەساجان ڕشکات ئەمەیە دوو بۆ ئەوەیە کە ئەو ئیتفاق و ڕێکەوتنانەی کە وەکو گرەوێک بوو لەسەر ئەسپی تۆپی و لەگەڵ هەرێما کردبووی لەسەر مەسلەی نەوت دوای ئەوەی کە ناڕەزایی عێراقی لێکەوتەوە عێراق ئەو سیاسەتی نەوتەی هەرێمی فەشەل پێهێنا ئێستا دوای ئەوەی کە سیاسەتی هەرێمیش لە مەسلەی نەوتە فەشەل هێنا بەمانایی کە سیاسەتی تورکیاش فەشەلی هێنا بۆیە داود ئۆغڵ یاخود زۆر باشە کاک حەسەن جودی ئێوە بە چ پێودانجێک دەتوانن بڵێن کە تورکیا هاوکاری داعشی کردووە یعنی بنەمای ئەم تێگەیشتنە لە چیەوە سەرچاوەی گرتووە یعنی ئەمە بەڵگە زۆرن بەڵگە هەم بەڵگەی ڤیددیۆیی هەیە هەم بەڵگەی دیکۆمنتی هەیە لەسەر نەکردنیا هاوکاریکردنی داعش بەڵکو سەرپەرشتی کارەکەی کردو ینی زۆر باش دەگەڕێمە وڵات کاک حەسەن جودی نمونەتان بۆ باسکەم ئەو نمونەیەک ئەو هێزەی کە ئێستا گوایە دەیانەوێت کە دەیەوێت مەزاری قبری سلێمان پاشا کە خۆیان کە لە سووریا لە نزیک کوبانەیە ئەو بۆ خۆی ئێستا ئەوەی کە شەڕی کوبانێ بەڕێوە ئەبات سەرپەرشتی شەڕی کوبانێ ئەکات شەڕی داعش لە دژی کوبانێ ئەکات ئەو هێزەیە کە ئێستا لە گوایە سەرپەرشتی قبری سلێمان پاشا ئەپارێزێ ئەمەوان بۆ خۆیان ئەوە بەشێکن لە دایرەی شەڕی تایبەت دایرەیەکی تایبەتە لە سەر بە ژیتەمە ئەو دایرێستەوە بەڕێوات ئەوەی کە سەرپەرشتی داگیرکردنی مووسڵیشی کرد خودی کوسڵخانەی تورکیا لە مووسڵ زۆر باشە دەگەڕێم وڵات کاک حەسەن جودی کاک ئادەم بە تێگەیشتنی ئێوە تورکیا هاوکاری داعش بۆچی دەکات هیچ تورکیا هاوکاری داعش ناکە ئەو کەسێک وان عیدا داینا ئۆلێژی هیچ دەستێواندا بەرگەکی ژینینە ئەس وەک ڕۆژنەمەوانێکم نزم کەک حەسەن ئێستا کوێیە سووریە هیچ داعش دیتیان نەدیتە داخلی مووسڵ بیە یان نەبیە ئەس گەلە جەرا چوومە سووریە داعش من بخۆ داعش هەرەمە کوردە نەدیتە ڕۆژەوا هیچ داعشێک نییە یعنی ئەندامی داعش نییە هێرش داعش دەسەر نەبەستنی داعش هێرشتە دەسەرک گروبێ تندراوی ئیسلامی هەنە وانەژێ هێرشتە سەر هەرەمە کوردە یعنی ڕۆژاوا لێرە حتانی نۆکاژی مەسەلە سیاسەتە تورکیەدا ئەز نەوەکی محەمێکی تورکی قسە بکەم ئەس ڕۆژنەمەوانم دچمە مەدانی ساحای ئیشێ ساحای دەکەم دیتە بەخۆ بەچاوی خۆ دەبینم و دنویسیمژی حتانی نهاوکە ئەو بابەتێکەک حەسەن بەحسێ دیکە من بخۆ نەدیتە لێ بەس تورکیە تشتێکی دیکە کریە هاریکاریەکێ کریە ئەف دیارە هاریکاری ئۆپۆسیۆنە سووریە کریە ئۆپۆسیۆنە تورکیە سەرەتای حتانی نوکار لە ئەنقەرێ ئەنتالیا هەتای و ئیستانبولی گەلە جیوینی و کۆمبۆنە سازکردنە دروستکردنە ئەو ڕاستە لێ داعش چخە دژمنی کووردا بە هەندێکی دژمنی تورکیەیە نه کەس دەستی داعشتا بوون کەسێکی مەسئولی تورکیە قسە نەتکرد سەرەکی ببەریانە حکوومەت هەلدەواشە کەک حەسەن باسە ژی تەمێژی کرد
ئەوە 10 ساڵە ژیتم نە ئەنداماکیوی نەبخۆژی لە تورکیا دەنینە بەرێ ڕاستە ژیتم بەرێ تورکیا هەبوو بە تورکیا دەگوتن دەولەتە کوور ئەویژی gelek xirabî li Kurda jî kirin kesek înkar jî nake hikûmeta nû jî gelek cara dibêje ser van bebata jî gelek lêkolîn çêbûn endamê ku li berê katê labordû da li nav da jî temê de kar dikirin ku helq dikuştin ewna hemî jî ceza kirin avîtne mehkeme gelekê wan jî sicra da بۆچی بڵێ بڕکاک ئادەم بۆچی تورکیا ڕوبەڕووی رخ نەبەوە یعنی پێشتر قسە لەسەر پێگەی ڕۆڵی تورکیا دەکرا لەگەڵ عێراق و لە هەرێمی کوردستان لەگەڵ هاتنە پێشی ئەمە تەنیا لە هەرێمی کوردستانی بەڵکو لە زۆر وڵاتانی دنیا تەنە لە وڵاتانی ئەوروپا و کۆمەڵی لەو بەڵگانی کاک حەسەنیش ئاماژەی پێکرد بۆچی تورکیا ڕوبەڕووی رەخ نەبەوە یعنی بۆچی ئەم وڵاتانە رەخنەی تورکیا دەگرن بۆ نمونە بەرپرسانی ئەمریکاش تەنجارێک رەخنەی تورکیا نمونە زۆرن کاکیوە میسال هەمووی دنیا دخوازە کە سووریا ئێستا وەک ئاگرەکە هەمی ئاڵاوی ئینسانە دەشەوتنە نە ناوەندا سووریە تەنێ ئەو ئاگرێ سووریێ ئاویتە دەردۆری جینارێ سووریێژی gelek zarar dîtine میسال li Türkiye Daişî derê daxilî Iraqê bû li herema Sûriye derbazê Iraqê bû newsene Musulê de derbaz bû newsene heke Sûriye aramî te de hebiya hewlekarî zor biya yani êrişê terorîstî nehatana kirinê û li Iraqê de jî ev gorankarî nehat nekirinê bi fikrê min ez wisa difikirim Daeş ew kêwî destê dewletekî dîke dane yani koçam misal wek nûmîne bêjim mesela hikûmeta Iraqê İbadî yan jî İbrahim Ceferî qise dikin dibe wallahi em hiç hêzekî dewleteke biyanî naxwazin hêzeke biyanî daxilî axame be piştî xeber dertin dadimezin û televizyona da qise dikin dibe wallahi Daeş nêzîkî metarê Bexda bû piştî wî ku gorankarî çi be fikrê xwe dikirin dibe Daeş nîne hiç kesekî dîtiye misal endamê her mesela grubê Daeş nêzîkî firokaxana veya metara ew kê dibin metara Bexdayê dibin yani wekî dibin Tirkî dibin Daeş bi sebeba Daeş dewletê nawerast dîne hêzayê xwe dibin heke tu dûrê me bê bere me tirsiya dariye nêzîkê me bê nabe tiştekî dîke heye keka efû em wisa bikin em bêjin قبول بکن بیشتر ترکیه پشتگیری داعش دکه پکی ام راست داینن حساب بکن گلو پشتگیری داعش ضرر دولت ترکیه یان کارویه حتی اینها 2 میلیون پنابر لترکیه نه ترکیه اول 3 ساله 5 میلیارد دلار بس دایا بوی پنابره است او هیچ باجره که ترکیه نینه کو پنابر تیرا نجی چما اف 4 ساله دوای تورکیا لە حاڵەتی هاوکاریکردنی داعش زەرەر دەکاتن زۆر دەکە تورکیا ئەوێ مەسلەی زۆر باش دەزانە بەس لە تشتێک وها هەبوو نەکەس دەستی داعش دەبوون مەسئولێکی تورکیا نکار بۆ قسە بکرا دنیا هەمی هاتە بەغدای مەسئولێوان سەرۆکێوان سەرۆک وەزیرێوانی دەربایی خارجی هاتنە بەغدای هاتنە هەولێرێ کەس مەسئولێکی تورکیا نهاتە وێ دەرێ بە هاتەنە تهدید هەبوون دەگوتن یێوە نەکوشتن سەری ببەرن سەری کۆنسولخانە تورکیە ببەرن پشتی کو ئەونا ڕزگارکردن سیاسەتا تورکیە گەل داعشی گۆرانکاری تێدا چێ بوو مەسەلا بابەتی ڕۆژاواژی جودایە ئەم دەکەن سەر قسە بکەن زۆر ڕاستە دەگەڕێمەوە لەسەر ڕۆژاوای کوردستان و ڕۆڵی تورکیا کاک حەسەن جودی چەند تێگەیشتنێک لە میانەی سەردانەکەی داود ئۆغڵۆ بۆ هەولێر لە کۆنگرە ڕۆژنامانیەکە ڕایگەیاند کە ئاسایش و تەنایی هەرێمی کوردستان بۆ تورکیا زۆر گرینگە و ڕاشی گەیاند کە بارودۆخی هەرێمی کوردستان ڕاستەخۆ کاریگەی لەسەر تورکیا دەکا ئەمە ئەگەر بۆ باشووری کوردستان ڕاست بێ ئەی بۆ باکوور و بۆ ڕۆژئاوای کوردستان تا چەند ڕاستەکە نائارامی ئەو شوێنانە کاریگەری لەسەر چ کاریگەرێک لەسەر دۆخی تورکیا دەخاتەوە لە بەرامبەر ئەوەندە سەرۆکی هەرێمی کوردستان ڕای دەگەێنێت کە ئێمە حکوومەتی هەرێم زۆر لێک نزیکین سەرۆکی هەرێم باز لەوە دەکا کە پەیوەندیەکی تونند و تۆڵ هەیە و هیوای خواسیە کە
ئەو پەیوەندیە ساردوسەری لێوان عێراق و ئەنکەرە هەیە کۆتایی پێبێ و باس لە گرنگجی هاوکاری تورکیا دەکە بۆ ڕۆیشتنی پێشمەرگە بۆ کۆبانێ تێگەیشتنی ئێوە لەبارەی ئەم لێکدانەوانە لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکە. بەڵێ کاک حەسەن جودی ئەگەر جێویستی پرسیارەکەی من بووی گرفتێک بەوەی کەشوهەوە لە تەکنیکەیە دەگەڕێمە لای کاک حەسەن جودی. کاک ئادەم لەبارەی ئێستا بمبورە دەڵێن هاتەوە کاک حەسەن جودی جەنابتان جێویستی پرسیارەکەی من بوون. بەڵێ من ئەو قسەیەم کرد گوتم نازانم ئەم برادەرەی میوانەکەت وتەبێژی حکوومەتی داد و گەشە پێدانە یاخود ڕۆژنامەوانە لە ئەنادۆڵ لە ئاژانسی ئەنادۆڵ بەڵام ئەوەی کە داود ئۆغڵو و ڕەجەب تەیب ئەردۆغان دەیڵێ ئەم برادەرەش دەیڵێتەوە یەک ئەمە ئەگەرنا بەڵگەنیە چۆن بەڵگەنیە سێ کامپی داعش لە تورکیادا هەیە و پەروەردەکرێ و بەتایبەت جەندرمە داپارێزێتن ئەوە یەک دووش هەردوو خەستەخانە بریندارەکانی بە ڤیدیۆ هەیە و بەڕەسم هەیە و با هەموو شتێک هەیە وەکو تریش بەڵگەی تریش هەیە کە پرسیاری هەیە سەربازی ئامێدی ناوەندی سەربازی ئامێدی سەرپەرشتی داگیرکردنی شنگاری کردووە ینی ئەمە ئەم بەڵگانەشن ینی خۆ حەسەن کاگادەم پرسیاری ئەوە دەکات جەنابەت ئەوانە بە چاوی خۆت بینی مووسڵ بەڵێ کاگادەم پرسیاری ئەوە دەکات ئەم ڤیدیۆیانە هەمووی هەن و بڵاویش کراونەتەوە ینی ئەمە تەلەڤیزیۆنەکان ئاژانسەکانی دنیا هەموو بڵاویان کردوتەوە ئەمە تورکیا ناتوانێت ئینکاری لێ بکاتن ئەم برادەرش بەڵام ئەو باسی لەوە کرد تورکیا بڵێ بڵێ ئەو باسی لەوە کرد لە حاڵەتی ئاوکاری تورکیا بۆ تووریستان زەرەر دەکاتن ناوانییە ئەو پێی وایە لەبەر ئەوەی کە سیاسەتی تورکیا لە سووریا و لە عێراقدا سەرکەوتنی بەدەست نهێنا چونکو ئەو ڕەجەب تەیب ئەردۆغان بۆ خۆی ڕاگەیاند کە 500 ملیۆنی داوە بە جەبهەت النەسرا یعنی ئەمە جەبهەت النەسرەش خۆ وەکو ئینێکی داعش وایە فەرقی چییە بە هەمان شێوەیە ئەمە بەڵام لەبەر ئەوەی دیهی داعش ئێستا ئاشکرا ناکە لەبەر کۆدەنگیەک لە ئاستی نێودەوڵەتیە هەیە لە بەرامبەر داعش لەبەرەوە ئاشکرا ناکە ئەگەنا بۆ جەبهەت النەسرە و بۆ هەندێک گروپی کە وەکو جەبهەت نەسر لە سوپای بەناو ئازادی سووریا ئەردۆغان خۆی گوتی من 500 میلیۆن دلار هاوکاریم کردو ینی ئەم شتانە دەستێوەردانی تورکیا لە سووریا و لە عێراقدا هێنا من دەمەوێت ئەوە بڵێم ینی هاتنی داود ئۆغڵو هاتنی داود ئۆغڵو بۆ عێراق بە دەرەجەیەک بۆ ئەو بوو کە ئەم دوای ئەوەی کە سیاسەتی مداخلەکردنی بۆ ڕۆژهەڵات یان دەستێوەردانی بۆ عێراق و بۆ سووریا سەری نەگر هاتووە ئەمە خاڵێکی گرنگە بۆ هەرێمی کوردستان هاتنی بۆ زیاتر بۆ ئەوە بوو کە دەوێت بە هەرێمی کوردستان بڵێ ئەو ڕێکەوتانەی کە لەگەڵ یان ئەو سەردانەی من بۆ عێراق بۆ ئەوە نییە کە لە پشتەوە خەنجەر دەتودەم بەڵام لە ئاساسا وانە یان لە ئاساسا ئێستا لە نێوان تورکیا بە تورکیا بڵێ لە نێوان عێراق لە نێوان بەغدا و هەرێمی لە نێوان بەغدا و کامانت دەوێت ئەو بەغدا هەڵدەبژێرێ کا حەسەن جودی لە کاتێکە جەنابەت ئاماژە بەوە دەکەی کە تورکیا هاوکاری تیرۆریستان دەکاتن بەڵام لە بەرامبەر ئەوە تورکیا ڕێگا بە هاتنی پێشمەرگە دەکا دەدا بچی بۆ کۆبانێ و دژی تیرۆریستان بدەنجێ ئەم دوانەیە چۆن دەبینی؟ ئەمە خۆی ئەمەش پیلانێک بوو دەیانویست تەڕا هەردوو تەرەفی کوردی بڵێن بە تایبەتی ڕاستەوخۆ بڵێن پارتی دیموکرات و پەیەدە یاخود پارتی دیموکرات و پەگەکە دۆخێک دروست ببێ بۆی کە ئەوان پێشمەرگە بنێر و پێشمەرگەش دەژێت سەیتەرەی ئەو لەگەڵ پێشمەرگەشە زیاتر لە 1500 هەتا 3000 لە گروپی سەر بە تورکیایی سوپای بەناو ئازاد بێ کۆ بنێن بۆی کە بتوانن لەوێ وەکو چۆن لەسەر بنەمای سیاسەتی گرتنی قەڵا لە ناوەوە لەسەر ئەو بنەمای ئەوانە بنێرن بەڵام دوای ئەوەی کە پەیەدا نەیگوت ناگوتی فەرمون بابێ ئەمە پیلانی تورکیای پوچەڵ کردەوە چونکو هاتنی ئەوە بۆ بوو کە
دوای ئەوەی کە پێش چکەفتوری پێدە پێشتر یاخود بنەی کانتۆنەکان پێشتر گوتوبیان ئێمە لە ڕێگە نادن هیچ هێزێکی دیکەی بیانی بێتە ناو کانتۆنەکانەوە بەڵام دوای ئەوەی کە ئەوەی ژوە ویستی ئەمە بەکاربێنێت تورکیا ویستی ئەمە بەکاربێت کە ئاگە بێت و ئەوان پێشمەرگە قبول نەکەنەوە بێت و گرژی و ئالۆزی دروستی بەڵام ئەوەی کە دوای ئەوەی کە هەم گەلی ئێمە لە باکووری کوردستان پێشوازیەکی گەرمی لە پێشمەرگە کردو هەمیش کانتۆنی جەزیرات پێشوازی لێ کرد گوتی ئێمە قبولەکەین ئەم پینانەی تورکیا پوچەڵ بووە یەک ئەمە دومیش یەپەگە قبولی نەکرد کە سوپای بەناو ئازادی سووریا ئەو گروپانێک کە سەر بە تورکیان ژمارەیەکی زۆریان بێت تەنیا 50 کەسی قبول کرد لەبەرەوە ئەم پینانە سەری نەگرێت لە 50 25 هەڵاتن و گەڕاونەتەوە تەنیا 25 ماوە بۆیە ئەم پینانش سەری کرد ئەمە ئەوە ناگۆڕێ یعنی تەنیا بۆ گۆڕینی ئەو مەساجەیە کە تورکیا هاوکاری هیوە من دەبێت ئەو جملەیە ڕاستکەم تورکیا هاوکاری تەنیا هاوکاری داعش ناکە بەڵکو سەرپەرشتی شەڕەکانی داعش دەکات لە بەرامبەر کوبانێ و سەرپەرشتی شەڕی داگیرکردنی داگیرکردنی زۆر باشە دەگەڕەمەلات کاک ئادەم لە ئێستا مەسەلەی ئەو مەرجەی کە تورکیایەتی بە تایبەتی بۆ بەشداریکردنی فعلی لە شەڕ دژ بە تیرۆر مەسلەی دروستکردنی ناوچەیەکی دژە فڕینی ئارام پێتان وایە تورکیا بۆچی مەرجی هەیە بە مەرز بەشداری شەڕ دژە تیرۆر بکات کاکەوە یعنی تەرۆر زراوێ ناگیژە دەوڵەتێکی تەنێ دەگیژە هەمی دەوڵەتە یعنی تورکیا بخۆشی ئەوە نەهوێت ساڵە کێشەوی تەرۆری هەیە ینی کێشەی ئەو لەگەڵ چیە لە گروبی چەپ هەبوون لە تورکیادا زۆر ئەو دەبوون 10 ساڵە جارێکی سەربازی حکوومەت دادەخست حکوومەتێکەکەنی ئاوا دەکرد تورکیا ئەوە 15 ساڵە گەیشتی ئاستەکە باش بوو بیە دەولەتەکە دەموکراتیک و سیستەمی جیبەجی توانین بڵێن ئێستا تورکیای نوێ هەیە تورکیا لەسای داد و گەشە پێدان سیاسەتێکی تازە ئەوە ئێمنە ئەس بێژم چیە نەبێژم چیە گوتو بێژی حکوومەتە دەبێژین ئەس وەک ڕۆژنامەوانێکی کو دەبینم من وەک کەک حەسەن نزانم وەڵەهی من gelek cari çüme Hatay, Antakyan, Urfa, Kilis min hiç kampeki Daesh ne dikte. Ve deri kamp zorun le 2 milyon kes dijin. De Kobanici 200,000 kes derbazı Türkiye bu. Hemi Türkiye'de dijin. Yani gerek amir evşi kabul beke. Vaki Türkiye piştkiriya Daesh dike çime halkı Kobani helda navanda xwe. Yani ev bersiyare. Misal lera Daesh leke derede ki can haramida herişe teröristi dike. O Suriye'de Irak'ta ne olsana? Peki hiç vazarete ki van devlete van her du devlete bir yere ki befermi heldane Daesh grubaki teröriste. Türkiye hem parlamentoyu hem encümeni vaziravi او bir yer derxistin o Daesh grubaki teröriste gerek net dünya Türkiye tani dünya hemi boy Daesh şerbeke grubu terörist mesela navçi aram çiye betayeti o yesaka ulatani hawpimani babın Nigerani kurutan Amerika komerzani Türkiye betayebedle navçi aram bu كاكي كاكيوا هون بخوجو اكا هون تشوفون دولات دي كال اوروبا يكتي اوروبا غريابا لو دري يك انسان كجربه بدهان جران سر قال شدبه دنويسن او ليبرسين شدبه ليكولين شدبه لرا كشتن انسان بقيمته چا انسان چا مشکی چا موزکی چا تشتکی بکشن یعنی قیمت انسان جیانا انسان لهرم نواراست زور زور کمه اول شرمه که عیبه که گرانه بوی انسانی نواراست مثال برانبری وزه پارزگری حوالیر تقنی چی بو 5-6 کس کشدن 29 کس بیرنده بود نه سنه او ایریش تروریست کی جنب بجا از انسان تلین نکن نالت لوان تروریستانه اینا لترکیه نه بس دولت نو دولت خودتنی بخواه هرم ما نوراست او که آرامی دخوازه بای چه جبای منفعتاوی لرا آرامی هبه ترکیه منفعتا زیاده ده که استفاده زیاده ده که کیوا لبره 1300 کمپانی ترکیه لره iş دکرن 100,000 insan Türkiye ya hemi Kurdi başı bun lera iş dikren lera hum bıçağı xud binin kesek ma yan nama şerike çün yan ne çün zarara Türkiye yan istifade Türkiye
پکی او سیاست وانی ترکیه به عقلن کو بخوازن داعش هریش بده سر کرده لهرم نوراست بهرن است دوست ترکیه کیه بس کرد مانه قسە لەسەر ئەوە کاگادم قسە لەسەرەوە دەکرێت بە تایبەتی داد و گەشە پێدان وەکو پارتێکی ئیسلامی و پەیوەندی ئەو بە ئیخوان مسلیمین و مسەلەسی سووری بە شێوەیە سنی بە شێوەیەکی گشتی دەوترێت تورکیا دەیەوێت باوکاری پارتە ئیخوانەکانی تر ڕۆڵێکی تازە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستبینی بەهۆی متعاتفی بەشێک لەو هێزە سونیانش لەگە داعش ئەمەوەی کردو تورکیا هەڵوێست نەنوێنی ڕای ئێوە لەم بارەوە کاکیوە بەڵێ دروستە یعنی ئاک پارتی ئێستا دەستەڵاتە لە تورکیادا ئیهوانی مسلم نزیکی خودی بنە پەیوەندی وەنجی زۆرە لێ بەخۆ دیتن هەم لە مسرێدا لە لیبیایدا هەم لە سووریەدا ئیهوانی مسلم هەندە زۆر خورد نەبوو بەڵێ ینی ji bo hawkarî ji bo wan jî kirin li opozisyona bo opozisyona Sûriyê jî kirin çima yani Türkiye helqê Türkiye jî wisa difekire û desthilat jî wisa dere li Sûriyê dîktatorek heye êsta jî maye ew dîktator helqê xwe dikuje 4 sat tam Türkiye xwaz sat tam biçe dixwaze Esed jî biçe destê wî de nîne piştgiriya Esed jî kesekî dewletê dîker jî dikin Türkiye dizane destê Türkiye tenê nava Sûriyê danîne destê gelek dewleta nava Sûriyê dane ew xeletîke mezin e heke destê Türkiye nav opozisyona Sûriyê dane ev rast e kesek nikare înkar bike geleke hiç têkel nebiya ew nebiya bigota ew nîqaşeke navenda Sûriyê dane ez qarişnem lê cînar e 910 kilometre hudûdê wî heye ya ew êrişê ku rejim dike به هزار به میلیون انسان درباز حدود ترکیه بون ترکیه نتوانم بجه از پنابر سوریه داخلی دولت او خناکم و سجی بکرات تشتکی بگوت تا ترکیه قتلیام انسان مدنی خوازه او جرخ نکه گرانه بله زور باش دگرم راد کاک حسن جودی جنابتان لتیگیشنەکانتان زۆر ڕەشبین و لەبارەی ڕۆڵی تورکیا لە کاتێک وەکۆی کاک ئادەم ئاماژەی پێدا ئێستا لە تورکیا پرۆسەیەکی تازەی سیاسی لە دوایەم ئاڵ و گۆڕە لە ڕووی سیاسیەوە بەسەر ناوەخۆی ئەم وڵاتات لە ئارادایە بە تایبەتی مەسلەی گفتوگۆ و مەسلەی ئاشتی لە نێوان ئیمراڵی و تورکیا و هەروەها مەسلەی دوا پرۆژەی تورکیا ئێستاوە قۆناغێکی تری چارەسەری هەیە و نموزەجی بە مەسلەی پەرلەمانی تورکیا هێناوە لەبارەی شەڕکردنی بەرامبەر بە تیرۆر پێتان وانییە ئەم تورکایە یعنی جیاوازە لە تورکیای دوێنێ بە پێچەوانەوە تورکیای ئێستا تورکیای دەسەڵات داری تورکیای ئێستا لە ڕووی مەترسیەوە ئەگەر لە تورکیای کۆن مەترسیدارتر نەبێ کەمتر نییە تورکیای دەسەڵاتی تورکیا ئێستا زۆر مەترسیدارە بەڵام ئەی مادەم مەترسیدارە پەکەکە بۆچی ئامادەیە گفتوگۆ لەگەڵ ئەم تورکیا مەترسیدارە بکات چۆن ئیمراڵی لێدان وساندن دەکات لەگەڵ سیاسەتێکی ئاوا مەترسیدار بەڵێ کاکیەوە من هەوڵدەم قسەکانم بکەم بۆ قسەکانی تۆ وا دەکات این بێت چکە هەوڵدەم پرسیارەکان این بدەم دوای ئەگە پرسیاری ترکی باشتر دەبێت یعنی تورکیا ئەو دەسەڵاتی دادوگەشەپێدان فاشیست دەسەڵاتێکی فاشیستیە لەسەر بنەمای فاشیزمی سەوز دەسەڵاتی خۆی بەڕێوەدە بۆیە درێژکراوەی هەمان دەسەڵاتدارەتی فاشیستیە لە تورکیادا ئەو قەتڵ و ئامانەی کە دادوگەشەپێدان لە زەمانی دادوگەشەپێدان کراوە کەمتر نییە لەو قەتڵ و ئامانەی کە پێشتر کراون وەکو تریش خەونی تورکیا ئەوەیە کە تا ساڵی 23 کە دەکاتە 100 ساڵ دامەزرانی تورکیا دەیەوێت هەژمون و باڵەدەستێتی خۆی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاتر کە بەتایبەتی لەسەر عێراق و عێراق و سووریا بەتایبەتی بۆ ئەماش هەوڵدانی زۆرە هاوکاریکردنیشی سەرپەرشتیکردنی شەڕەکانی داعش پشتیوانیکردنی داعش لەسەر ئەم بنەمایە دوو بۆ ئەو پێواژۆی چارەسەری و ئاشتەی کە لە تورکیا هەیە ئەمە کورد دەستی پێکردووە دادوگەشەپێدان دەستی پێ نەکردووە دادوگەشەپێدان تاوەکو ئێستاش پرۆژەیەکی چارەسەری دیموکراتیانەی بۆ کێشەی کورد نییە ئەو دەیەوێت کات قازانچکا چووکو لەگەلێک ڕووەوە لە ڕووی سیاسەتەوە لە ڕووی عسکەریەوە شکستی هێنا لە ڕووی سیاسەتەوە شکستی هێنا نەیتوانی تێکۆشانی ئازادی خوازی گەلی کورد
شکست پێبێنێ ئیرادەی ئازادی خوازی گەلی کورد شکست پێبێنێ ئەو پێواشەیە کە ئێستا دەست پێ کردو ئەمە کورد دەستی پێ کردووە ڕێبەری گەلی کورد ڕێزدار عەبدوڵڵا ئۆژەلان و پەکەکە و تەرەفی کورد دەستیان پێ کردووە ئەوە تەرەفی کورد بەرژەوەندی گەلی کورد تەرەفی کورد لەوەدایە کە ئاشتی هەبێ بەرژەوەندی گەلی کورد لەوەدایە کە چارەسەری هەبێتن نەک شەڕ و شۆر هەبێ بۆیەش ئەو پێواشوێ گەلی کورد دەستی پێ کردووە بۆیش تاوەکو ئێستا دادگەشەپێدان هیچ بەرنامەیەکی وازەحی ڕوونی بۆ چارەسەری پرسی کورد نییە هەم دەوێت قازانج کات هەم دەوێت ینی خەڵەفاندنێک جۆرێک لە خەڵەفاندن بەڕێوە بچی ئەگەر گرێویان لەسەر داگیرکردنی گرێویان لەسەر داگیرکردنی کوبانێ کردبووە دوای ئەو فترەیە کە خەریک بوو کوبانێ داگیر بکرێت کۆتایی پێبێت ینی بکەوێ ئەو کاتە تورکیا هەموو دانوستانەکان ڕاوەستان لەگەڵ بەڕێز ئۆژەلانە بەڵام دوای ئەوەی کە کوبانێ سەرکەوت شکستەکانی داعش شکستی هێنا لە هێرشەکانی بۆ سەر کوبانێ ئێستا خەریکە جارێکتر دەست پێ بکاتەوە لەبەرەوە ینی تورکیا ئێستا بۆ خۆشی هیچ پرۆژەیەکی نییە بۆ چارەسەری ئەم برادەرە کوا پرۆژەی چارەسەری کووە تاوەکو ئێستا زمانی کوردی قبول ناکاتن وەکو زمانی پەروەردە زمانی فەرمی قبول ناکە تاوەکو ئێستا دەیان هەزار کەسی کورد لە زیندانە تاوەکو ئێستا ئەو زیندانانە کە نەخۆشن بە جۆرەی هەموو یاسا نێودەوڵەتەکان ئەگەر کەسێک لە زیندانە نەخۆش بکەوێ دەبێ ئازاد بکرێتن بۆی کە بتوانێت دوا ڕۆژەکانی ژیان لە دەروی زیندانە بەسەر تاوەکو ئێستا دەیان کەسمە شەهید کەوتون لە زیندانە نانێشتەوە بێتە دەرەوە تاوەکو ئێستا هێشتوە گوندەکان ئاوادان هیچ بەرنامەیەکی بۆ چارەسەری پرسی کورد نییە ئەس ناخوازم نیقاش بکەم کەک حەسانجی ئێستا دیتە نیقاشی باش نینە ئەم دەخوازم کو هەفێم بیکەن یعنی ئەو گوتنەوی چییە ئێمە چییە ئەس خەلەتەمیان ئەو خەلەتە لێ بەس مێف تشتێک بە چاوی خودیت گۆریوی تشتێک دەبێژە ینی نومینەی خۆشی گۆری دەجە ئەس مەراق دانم حیز دکەم گەلو کەک حەسەن چەند جارە چیە تورکیە کیژان باژار گەریایە گۆرانکاری دیتیە یان نەدیتە یەژی کەک حەسەن چەند جارە چیە ڕۆژ ئاوا بوویە میێوانێکی لەکە دەرێ دانیشتە چی کەیموکاسی چێ ئەو لە ڕۆژەوە هەیە هیچ حالیکاری کردنە یان نەکردنە تێگەیشتنی ئەوە لەبارەی ئەمانە پرسیاری ئیستخباراتین ئەمانە پرسیاری ئیستخباراتین حەقوانی ڕۆژنامەوانێک لە ڕۆژنامەوانێکی دیکە بپرسی ئەمە پرسیاری ئیستخباراتین کەک حەسەن کوتنەچی نەبینی نتوانی قسە بکەی تە نەدیتە گۆرانکاری چی بیە چنینە ئەس ڕێڤەبەری ئاژانسی ئانادۆڵەمە ئاژانسی ئانادۆژی فەرمیە ئاژانسێکی دەولەتە بەشێ کوردی بدو زەرەوە ئێستا وەشانی دکە یعنی هەم هەم سۆرانی هەمژی کورمانجی ئێستا وەشانی کوردی هەیە ئەژی وەکتە قسە دکەم وەکی سۆرانی قسە نەکەم لێ کورمانجی قسە دکەم ئێستا هیچ کوردی قسەکردنە کوردی لە تورکیا قسە نیە هەکەتە بچووە تورکیا بدیتە بە خودێت تەواسا قسە نەدەکرێت حەسەن ئەز وەکی تە تورکی دکارم باخفم ئەز وەکی تە دکارم کرمانجی باخفم ئەس دەخوازی بۆتانکی بەتەرا باخفم دەخوازی ئورفەیی بەتەرا باخفم بە دەخوازی ئەستەمبۆلکی بەتەرا باخفم ئەس تورکی وەکی تە دکارم باخفم دەزانم فام دەکەمجی دەخوێنم دەنوویسمژی و کرمانجیژی وەکی تە دەزانم و ئەس تورکیاژی گەریامە و باش تاریخی تورکیاژی ناسکەم و ئەز ئەنادۆژی ئاژانس ئەنادۆژی ناسکەم لە کو دەرێت چاپکانەوەی چییە و چۆیە ئەزوانەژی شتێکی گەلک باشە بێرە ئەز تۆ هەنە قۆنەغەدا دکارم وەک ئیتفاق بکەن میسال 10 ساڵ ئەوڵ بەرێ سەیتەرە هەبوون تعدەل کووردا دکردن زمانی وانە قەدەخە بوو زمانی من قەدەخە بوو ئێستا مێرە وساتکە شتێکی ڕاست خەلەدی یانجی کێمتر تورکیا لە فەرمیێتێدا قبول دکانە زمانی پەروەردە وەکی چەوە تورکیا زمانێکی ڕسمیە زمانی کوردیجی ببە زمانی ڕسمی پەروەردە و فێرکردن و سیاست و هەرتشت بیا قبول دکە قبول ناکاتەبی کەک حەسەن چار زانینگە هەدا زمانی کوردی ئێستا پەروەردە دکن دبستان وەک حەسەن جودی دەگەڕمەوە بڵێ کاتم زۆر پێدایی ویستم هەر ئێوە بە بۆی من مداخڵە بکەم ئێوە گفتوگۆکانتان بکەن کاگادەم بەتایبەتی لەبارەی ئێستا ئەم ڕۆڵی ئێستا تورکیا دێ بیبینێ پێشتر ئاستی ینی ڕۆڵی تورکیا بەرەو ڕۆژ ئاوا بوو بەرەو چونە ناویەشێتی ئەوروپا بوو ئێستا بە پێچەوانەوە تورکیا دەیەوێت ڕۆڵی زیاتر
لە ڕۆژهڵاتی ناوەڕاست بە تایبەتی لەم ناوچەیە بیبینێت تیگەیشتنیەوە لەبارەی ئەم گۆڕانکاریە لە استراتیژەتی سیاسەتی تورکیا کەکەوە ینی جینارە ئیسیفادە دکن ڕۆژهڵاتە ناوەڕاست ئاخاویژی خووناویژی ئەوکێویژی نزیکی هەبە یعنی ئێستا کورد تورک عرب فارز هیچ فەرقی نینە بەس لەرە دەستی دەولەتی دیکە ناودانن عێراق میسال وەک نمونەکی دەولەتێکە زۆر دەوڵەمەندە نفتە دنیای گەلێکی عێراق دەرتێ ئەو ئارامی چێبە کیژان دەولەت ئیسیفادە ناکە تشتێک گوتنە میسال ئەم دشمە بەغداژی ینی کەسێکی شیعی بم سنی بم چه فەرقمە هەیە چه جیاوازیمە هەیە ئەم ئینسانە نەبەسە ئینسانەتی بەس نینە بۆی مەحەمیە هەکە ئینسانەتی بەس نەبە کیملیکێکی بۆی مەحەمیە بەس نەبە ئەمیش ئینسانەتی خۆ دەرکەوێت دەوترێت کاک ئادەم دەوترێت تورکیا بە تایبەتی لە دەوڵەتێکی ینی بەشێک لە چاودێران دەڵێن تورکیا لە دەوڵەتیشی سەربازیەوە هەنگاو دەنێ ئێستا بۆ دەوڵەتیشی بازرگانی مامەڵی بازرگانی لاگرین بێ مەچەلەی چارەسەر نەکردنی پرسی کورد لە باکووری کوردستان ئەو مامەڵەی لەگەڵ ڕۆژ ئاوا دەیکاتن پێتان وایە بەبێ چارەسەرکردنی پرسی کورد لە باکووری کوردستان تورکیا بتوانێت دەوڵەتێکی ئارام بێ کاکیوە ئەو کاتێ عەبدوڵڵا ئێجەڵان جریا بوون پشتیوی جەزاکردن هەمی کوردچوونە میتینگە لە حەوتلا قسەتکردن سیاسەتمەدار بەن داویتنە ئۆلێ دگوتن بچن ئێجەڵان دار دەکەن بخەنەقینە هەمی کەسە ئەو حیزبەکە نیژاد پەرستی هەبووە هەمی جارە سیاسەتە خۆدا دگوتن ئەم ئێجەڵان چما ناکۆژن و خۆیان دکن کەسی نەدەفکری کو دەولەت بڕیا فەرمی بچە ئیمراڵی گەل ئێجاڵان قسە بکە و پێواژووە تورکیە پرسکرینە کووردا لە تورکیە چارەسەرکە ئەو قۆناغا لەها ئەو ئاستێگەیشتە لەها خراپ نینە ئەم دکارن وە کەک حەسەن جودی ڕەخنە بکن کەک حەسەن جودیژی ڕەخنەی خۆدا حەقیوی هەیە مافی هەیە ئەم هەمی کەس لێگەلەکە ئە میسال قەدەخەکە ئاو تیژیەنەوە سەنە نوی ئاوە نوی ناوە مێری بێژە نیوی بێ قەدەخی تیژیە تشتێکی باشە لە بەست هەمی جارە بێژی ئەف قەدەخە واڵایە ئاف تێدانینە ئەوش نەباشە ڕەخنە دەبنە هێلێکی ئەوش دەبێت تشتێکی فکرێکی حیزبی هەکە مێرە وەک ئینسان بژی و بفکرە و قسە بکە ئەو ئاستێ ئێستا قۆناغا تورکیە هاتیە خراپ نینە بۆی کورداژی ئارامە بۆی ڕۆژهڵاتە ناویژی ئارانە وەک نمونە پرسکرینە کووردا لە باکوور چارەسەر بە چار دەولەت پرسکرین ji بۆی کووردا هیچ چێ نابە میسەن هیچ کەس بەسە ئیرانê dike ئیران حتا نەها çi mafê کووردا دایە بۆی çi gavekavîtiye pengavekavîtiye سووریە کیمنیک نەبوون ناسنامەی کوردێکی نەبوون تو وەکو ڕۆژنامەوانێک پێت وایە لەم هەنگاوانی ئێستا لەم قۆناغی ئاشتێ دەوترێت قۆناغێکی سستە قۆناغیێژم بەسۆتە ناو چوارچێوەی یاسایی دوای ئەمە بەسە یان قۆناغی نا بەس نینە گاو پێویستە حکوومەتی وان گاوا داوێژە کوردی جاوە داوێژنی ئێدی پێویست نینە کوردی تورکیە دەستی واندا چەک هەبە و بچەکە مافی خۆبستینە بە زۆرێ بکوشتنێ bi siyasetê çeka tesîrtir netîce digre yanî HDP ew partiya Kurdê li Tirkiye sed bajarê zêdetir destêwan dane bi siyaset dikin Selhetîn Demirtaş wek nûmînekî bû dilê Kurda hemî firekir em hemî cara dibêjin yani Kurd hemî wek kandîdekî Selhetîn Demirtaş bû kandîd em hemî serfîraz bûn Kurd serfîraz bûn Türk jî kevxweş bûn ji bo çi Kurdek bû boy serokkomarî bû kandîd sedî deh girt ji bo wî êdî siyaset ziman qesekirin ji çeka tesîrtir e zor başka Hasan Zûdî katî bernamekam kem mawe duwa derfet be cenab didem duwa pirsarî ji li kak Adem dekemewa جنابتان بۆچی ئێوە سەری پەرداغە ئاوەکە ناکەن کە نیوەی ئەم پەرداغە پڕە ئەم پەرداغە تا نیوەی ئاوی تێدایە بۆچی تەنیا فەراغەکە دەبینین بۆ شایەکە دەبینن ینی ئەوەی کە ئێستا لە تورکیا بەدەستاتەوە بە تێکۆشانی گەلی کورد بەدەستاتەوە بە خێر و بێر و بە سەدەقە و عینی ئەردۆغان و دادوگەشە پێدان بەدەست نهاتوە ئەم برادەرە با تێبگاتن یانی ئەوەی کە ئێستا بەدەستاتوە بە ڕەنجی و بە خوین و بە تێکۆشان بەدەستاتوە کورد بۆ خۆی بەدەستی هێناوە ئەوە یەک دوو ینی ئەم کاتی خۆی کە برێکە بەڕێز ئۆژەلان دەستگیر کرا نسکەی ساڵی 99 تا 2002 مەهەپە و جەهەپە و ئەجەوی لەسەر دەسەڵات بوون ئەوان
پرسی ئەدامیان لابرد بەڵام ئەردۆغان بۆ خۆی لە ئینتیخاباتە دەیگوت ئەگەر من بوومایە ئەو جەلانم ئیعدام دەکرد ئەمە ینی ئەو ڕادەی فاشیەتی مەهەپە و جاپەشی تێپەڕاندووە ئەردۆغان ئەمە خاڵێکی گرنگە دوایش ئێمە ناتوانین وەکو کورد باوەڕ بە ئەردۆغان بکەین ناتوانین باوەڕ بە دادوگەشە پێدا بکەین ینی من بە قەنەعاتی من کورد لە باکووری کوردستان بە تایبەتی پەکەکە یان بەدەپیان هەدەفە ناتوان باوەڕ بە ئەردۆغان بکەن ناتوان باوەڕ بکەن بەڵام باوەڕیان بە خۆیان هەیە ئەگەر ئەو پرۆسەیە دەستی پێکردووە باوەڕیان بە خۆیان هەیە ئەگەر تەماشای نیوەی ئاوەکە بکەن حەسەن باسی لەوە کرد کاگادەم باسی لەوە کرد کە لەو ڕوانگەیەوە لە ڕێگای سیاسەتەوە پەکەکە بە تایبەتی کورد لە باکوور توانی یعنی لە ڕێگای سیاسەتکردنەوە قازانجی زیاتر کردووە نەک لە ڕێگای شەڕی چەکداری تێڕوانینی ئێوە ئەمە ئەو سیاسە ئەگەر مەدانی سیاسەتی ئافراندووە پەکەکە بۆ خۆی ئافراندوێتی ئەگەر نا ئەم برادرە باسی ئینسانیت دەکە و ئینسانیت باشە ڕۆبسکی ئینسانی بوو ئینسانیت بوو کۆمەڵکوژی ڕۆبسکی ئەو کۆمەڵکوژی لە گەریا تیارێ کرا ئینسانیەتە تۆ ناهێت لە کوبانێ و بێتە سنووری کوبانێ ئەمە ئینسانیەتە بەسیوەکە حەسەن بدەم بەرادەری حەسەن کاتی جەناب تەوا بوو دواتێگەیشتنی جەنابەت دوا دەرفەت لە کۆتایی بەرنامەکە ئەگەر شتێکت نابێت یعنی حەسەن دەبێجە ڕۆبسکی ڕووداوەکە ئینسانی نەبوو ئەم جە ڕەخنە دەکەن کو یە ڕەخنەکە بێ ویژدانە بێ هەلاقە کێ کرێبەژی گەلەکە مێ شەرمەزە بکە ئەوەی کرێنەژی حەسەب لێپرسینکردن ینی لە تورکیادا ئەوە سەدەرباز نەبە لە تورکیا دەوڵەتەکە سیستەمایەتی دانیشیە دەخوازە هەمی تشت بە گاوی دەموکراسی وەرناوکەین گەشتبینی بۆ گاوانە کە لە ئێستا هەیە بۆ مەسلەی چارەسەرکردنی پرسی کورد لە یە باشتر بە یە زیاتر باشتر بە هەدەپە و دەستەلات قسە دەکەن ئێجاڵان هەفدیتن چێ دەبە و قەندی لە ڕاژی چون هاتن چێ دەبە پرسکردنە کورد ئەو گشتە قۆناغەکە باش ئەدی نکارن بێژن پشتیوی ئەمە دەست چەکا بکەن شەر بکەن کێ ئەوی پێواژۆی خراپ بکە کێ بە سەباوە تێکچوونە وێ پێواژۆ ئەوێ زەرارێ ببینە بەڕێز ئادەم دەبین بەڕێبەری ئاژانسی ئەنادۆلۆ لە عێراق و هەروەها حەسەن جوودی ڕۆژنامەوان لە سوودەکامە لە شاری سلێمانی سوپاس بۆ بەشداریکردنتان لە بەرنامەی ئەڤڕۆت کە تێدا گفتوگۆمان کرد لەبارەی ڕۆڵی تورکیا لە ناوچەکە بە تایبەتی سەردانەکەی سەرۆکوەزیرانی ئەم وڵاتە بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان مەسلەی پرسی چارەسەری لە باکووری کوردستان سوپاس بۆ بینەرانیش بۆ ماوەی لەگەڵ ئێمە بوون.